سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتداندەم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی چوارشەمە ئێستاش سەردەڕی چەند هەواڵ بەڕێوەچوونی مەراسمی ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران لە بانە کۆبوونەوەی پەرستاران لە شارەکانی کوردستان و ئێران درێژەی ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە ئیلام کاردانەوەی بنەماڵەی ژینا ئەمینی بەرامبەر بە بێڕێزی بەرپرسێکی ڕژیم کوژرانی کچێکی تەمەن 17 ساڵ لەلایەن باوکیەوە لە دەڕەشاری ئیلام سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی کەبیرکێوی ئیلام دەست بەسەرکردنی 7 کرێکاری معدەن لە باکووری کوردستان کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس و پەیمانی نەوت لە پارسی جنوبی درێژەی هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران لە بانە بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەممە شەشی خەرمانان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بانە لە مەراسمێکدا پێشوازیان لە ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران کرد. مەراسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سروتی هاوپشتی جیهانی چینی کرێکار و 1 دقیقە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری دەستی پێکرد و دواتر یەکێک لە بەشداربووان سەبارەت بە مێژووی حیزبی کۆمۆنیستی ئێران قسە و باسێکی کرد. بەو دواییدا ئامادەبووانی ڕێوڕسمەکە سەبارەت بە بارودۆخی جیهان ئێران و ناوچەکە وتەوێژێکیان کرد و جەختیان خستە سەر دۆخی خراپی چینی کرێکار لە ئێران و خوازیاری یەکڕێزی و یەکگرتووی کرێکارانی ئێران بۆ گەیشتن بە ئامانجەکانیان بوون. شایانی باسە کە مەراسمەکە بە بڵاوکردنەوەی چای و شیرینی و دەربڕینی شایی لەلایەن بەشداربووان کۆتایی پێهاتووە. کۆبوونەوەی پەرستاران لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی سێشەممە شەشی خەرمانان پەرستاران لە شارەکانی کرماشان، ئیلام، بوشێر، هەمەدان، ئیسفەهان، تاران، نەیشابوور و یەزد بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە شاری بوشێر هێرشیان کردووەتە سەر پەرستاران و پێرسۆنێلی ناڕازیی ئۆرژانس و چەند کەسیان بە تونتوتیژیەوە دەست بەسەر کردووە. پەرستارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، چوونەسەرەوەی تارەفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ، کەمکردنەوەی ساعاتی کار و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. درێژەی ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە ئیلام ڕۆژی سێشەممە شەشی خەرمانان کرێکارانی شاغڵ لە شارەداری ئیلام بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم دادگوستەری و شارە کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی شاغڵ لە شارەداری ئیلام خوازیاری پێدانی 4 مانگ هەڵدەستی دواخراو، وەلانانی پەیمانکار، نوێکردنەوەی گرێبەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. کاردانەوەی بنەماڵەی ژینا ئەمینی بەرامبەر بە بێڕێزی بەرپرسێکی ڕژیم بنەماڵەی نەمر ژینا ئەمینی ڕۆژی سێشەممە شەشی خەرمانان بەرامبەر بە بێڕێزیکردنی مامۆستایەکی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە ئاست کچەکەیان کاردانەوەیەکی توندیان نیشاندا و ئەو بەرپرسەی ڕژیم ناچار بە لێبوردن بوو. ئەمجەد ئەمینی باوکی هەمیشە زیندوو ژینا ئەمینی لە کاردانەوە بە قسەکانی عەلی ئینتزاری مامۆستای زانکۆی عەلامەی تەباتەبایی کە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا سوکایەتی بە کچە گیانبەختکردووەکەی کردبوو لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرامی نووسی شەرمەزار بێت، باشتر ئەوەیە کە وەڵامت نەدەینەوە. تەنیا دەتوانین بڵێن کە ناوهێنانی ژینا بە کچە کوردی سوننیی نەفلە هەڵقڵاوی مێشکی کەسێکی ئاسنزمە. موژگان ئفتەخاریش دایکی ژینا بە بڵاوکردنەوەی ستۆریەک لە پێجی تایبەتی خۆی لە ئینستاگرام کاردانەوەی بەرامبەر بە قسەکانی عەلی ئینتزاری نیشاندا و وتی لێدوانەکانت سەبارەت بە کچەکەم سوکایەتیە بە هەموو خەڵکی ئێران. ئەم سوکایەتی کردنە بێڕێزی بە کەرامەتی مرۆڤ و مافی هاوڵاتیانە. پێمان وابوو کە ئێوە وەک بەرپرسێکی ئەکادەمی خۆت لە لێدوانی درۆ و سوکایەتی بەدوور دەگریت، بەڵام ڕق و کینە لە مێشکی تۆدا ڕەگیدا کوتاوە و گرنگ ئەوەیە کە مێژوو بە شانازیەوە یادی ژینا دەکاتەوە. هێرشی مامورانی شارەداری خۆی و هێزە ئینتیزامیەکان بۆ سەر دەستفرۆشانی ئەو شارە
ڕۆژی سێشەممە شەشی خەرمانان مامورانی شارەداری و هێزە ئینتیزامیەکانی شارستانی خۆی هێرشیان کردە سەر دەستفرۆشانی ئەو شارە و کەلوپەلەکانیان لێ زەوت کردووە. بەپێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، مامورانی شارەداری و هێزە ئینتیزامیەکان لە شەقامی 45 متری شاری خۆی بەساسی دەستفرۆشانی هەژاریان تێکداوە و کاتێک دەستفرۆشان بەرگریان لە خۆیان کردووە بە باتۆم لێیانداون و بێڕێزیان پێ کردوون. کوژرانی کچێکی تەمەن 17 ساڵ لەلایەن باوکیەوە لە دەڕەشاری ئیلام. بەیانی دووشەمە 5 خەرمانانی 1403 مبینا زێنیوەند تەمەن 17 ساڵ و خەڵکی گوندی گۆرزەلەنگەری سەر بە شارۆچکەی ماژینی دەڕەشار بەدەستی باوکی کوژرا. بەپێی زانیاریەکان باوکی مبینا بە ناوی ڕەحیمخان تەمەن 56 ساڵ کچەکەی بە بیانووی پاراستنی ناموس بە چەکی ساچمەیی کوشتووە. بە وتەی چالاکانی مەدەنی ئیلام باوکی مبینا زانیاری لەسەر پەیوەندی سۆزداری نێوان کچەکەی و کوڕێکی مێر منداڵی پێگەیشتووە و دەست بەجێ کچەکەی بەچە کوشتووە. سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی کەبیرکێوی ئیلام. ڕۆژی سێشەممە شەشی خەرمانان دارستانەکانی ناوچەی کەبیرکێوی ئیلام لەلایەن ناحەزانەوە ئاگردراوە و زیانێکی زۆر بە سروج گەیشتووە. ناوچەی کەبیرکێو لە نێوان مەیمە و دێهلۆراندا هەڵکەوتووە و هاوینی ئەم ساڵ چەندجا لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردراوە. بەپێی زانیاریەکان چالاکانی ژینگەیی و خەڵکی خۆبەخش هەوڵی دامرکردنەوەی ئاگرەکەیان داوە، بەڵام هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە. برینداربوونی 6 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی سێشەمە شەشی خەرمانان ئەرتشی تورکیا و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە گوندەکانی دەوروبەری منبەجیان بردومان کردووە بۆ هۆیەوە 6 کەس بریندار بوون. بەپێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان گوندەکانی ئەوەندەدات و ئۆموجەلود بە چڕی تۆپباران کراون و لە ئەنجامی ئەو هێرشەدا 6 شارومەند کە 3 کەسیان منداڵبوون بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. دەست بەسەرکردنی هەفتا کرێکاری معدەن لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەمە شەشی خەرمانان پۆلیسی تورکیا هەفتا کرێکاری لە کۆبوونەوەی کارگەرانی معدەنی سۆمای ناوچەی مانیسا دەست بەسەر کرد. کرێکارانی شاغڵ لە معدەنی سۆمای مانیسا لە باکووری کوردستان بە بڕیاری یەکێتی کرێکارانی ئەو کانگایە دەستیان لە کار کێشایەوە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. پاش ماوەیەک هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەر کرێکارانی ناڕازی و هەفتا کارگەر و چەند بەڕێوەبەری ئیتیحادیە کرێکارانی معدەنی سۆمایان دەست بەسەر کردووە. کرێکارانی ناڕازی ڕایان گەیاندووە کە ناترسن و پاشەکشە لە داخوازیەکانیان ناکەن. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالیس و پەیمانی نەوت لە پارسی جنوبی. کرێکارانی ئەرکانسالیس و پەیمانی نەوت شاغڵ لە پاڵاوگەکانی حەوتەم، هەشتەم، نۆهەم، جەهەم، یازدەهەم و دوانزەهەمی پارسی جنوبی بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکانسالیس و پەیمانی نەوت خوازیاری زیادکردنی هەڵدەست، پێدانی مەزایە دواخراوەکان، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای ڕێزبەندی پیشەکان، وەلانانی جیاوازی و حەزبی پەیمانکار، دابینکردنی ئیمکاناتی ڕفایی و کۆتاییهێنان بە دەستێوەردەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. مانگرتنی کرێکارانی پەیمانی شاغڵ لە کارخانەی فولادی خوڕاسان. کرێکارانی پەیمانی شاغڵ لە کارخانەی فولادی خوڕاسان ڕۆژی سێشەمە شەشی خەرمانان لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی زانیاریەکان نزیکەی 600 کرێکاری شاغڵ لە کارخانەی فولادی خوڕاسان دژ بە نەدانی هەڵدەست و مەزایە دواخراوەکان لە بەردەم فەرمانداری نەیشابووردا کۆبوونەوە. کرێکارانی مانگرت و خوازیاری پێدانی هەڵدەست، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامین اجتماعی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوە گرێبەست و دابینکردنی ئیمکاناتی ڕفایی بوون. کۆبوونەوەی دوکاندارانی شارۆچکەی سەنعەتی تاران. ڕۆژی سێشەمە شەشی خەرمانان کاسبکارانی گەورەترینی شارۆچکەی سەنعەتی تاران لە ئاسبڕێنی بەردەوامی کارەبا ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان ڕۆژی سێشەمە بەرقیە و شارۆچکەیە بە تەواوی بڕاوە و کاتێک پەیوەندیان بە ئیدارەی بەرقەوە کردووە پێیان ڕاگەیاندوون کە بۆ بەیانیش بەرق نییە.
دوکانداران بە وتنەوەی دروشم لە ناوەندی شارۆچکەی سەنعەتی تاران کۆبوونەوە و خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. و دوایین هەواڵ داخوازی چالاکانی مەدەنی و فەمینیست بۆ کۆتاییهێنان بە سەرکوتی ژنان لە ئێران. کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و فەمینیست ڕۆژی سێشەمە شەشی خەرمانان لە بەیاننامەیەکدا وێڕای شێرمەزارکردنی سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی خوازیاری کۆتاییهێنان بە ئەشکەنجە، ئازار، ڕفاندن و زیندانیکردنی چالاکانی مافی ژن بوون. لەو بەیاننامەیەدا ئاماژە بە بارودۆخی ژمارێک لە زیندانیانی سیاسی وەکو سەروناز ئەحمەدی، سارا جەهانی، نەرگس موحەممەدی، ناهید تەقەوی، وریشە مورادی، مەهوەش سابەت، ڕەزوانە خانبێگی، شەکیلا مونفەرد، نەسرین جەوادی، مریەم یەحیەوی، نەسرین ڕەوشەن، پەروین میر ئاساو، ویدا ڕەبانیکراوە و بێبەشکردنی ئەو بەندکراوانە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بە توندی ئیزانەکراوە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە ڕایان گەیاندووە کە دۆخی تەندروستی بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان لە دۆخی بەندکراوانی سیاسی ئاڵۆزترە و کەس سەرنج بە کێشە و گرفتەکانیان نادات. لە کۆتایی ئەو بەیاننامەیەدا چالاکانی مەدەنی خوازیاری ڕاکردنی ئەشکەنجە و ئازاری بەندکراوان و دابینکردنی ئیمکاناتی ڕفایی و بێداشتی بۆ زیندانیان بەتایبەت بەندکراوانی ژن بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکەتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.